کێشەکانی یەکێتی لە نێوان چارەسەری پەیڕەوی و بەکارهێنانی هێزدا. حیزبی سیاسی کۆبوونەوەی ژمارەیە کەسە لە دەوری ئامانجێک کە هەمویان بڕوای تەواویان پێیەتی و تێدەکۆشن لە پێناو بەدیهێنانی ئامانجەکاندا لە کاتی دروستبوونی هەر حیزبێکی سیاسیدا بە هۆکاری ئەوەی پێکاتەی حیزبەکە لە ژمارەیەک بیر و ڕاو ئایدیای جیاواز پێک دێت پێویستە خاڵێکی کۆکەرەوە هەبێت بۆ ڕێخستنی کاروبارەکان و یەکلاکردنەوەی هەرکێشە و گرفتێک کە دێتە پێشەوە واتە پێویستە هەمووان لەسەر شتێک کۆک بن کە کۆتا قسە و بڕیار لای ئەو بێت. ئەم خاڵە کۆکەرەوەیە لە نێو حیزبی سیاسیدا پێی دەوترێت پەیڕەوی ناوخۆ یان هەر ناوێک کە هاواتای ئەو ناوەڕۆکە بێت کە پەیڕە و ئەنجامێدات. پەیڕەوی ناوخۆ دەسەڵاتێکی باڵای نێو حیزبە و تەنها لە کۆنگرەی گشتی حیزبەکاندا دەتوانرێت گۆڕانکاری تێدا بکرێت. لە کۆنگرەی گشتی حیزبەکاندا پەیڕە و بەدەنگی زۆرینەی ئەندامانی کۆنگرە پەسەند دەکرێت و بۆ ماوەی ساڵانێکی داهاتوو کە هەر لەو پەیڕەودا دیاری کراوە. سەرجەم کاروبارەکانی حیزب و ئۆرگانەکان لە بەرزترین خاڵی هەرەمی حیزبەوە تا نزمترین ئاستی حیزبەکە بەڕێوە دەچێت. پەیڕەوی ناوخۆ سزا و پاداشت و ئاستەکانی لێپرسینەوە بۆ سەرجەم ئەندامانی حیزب دیاری دەکات لە ئاستی باڵای حیزبەوە بۆ نزمترین ئاستی ڕێکخراوەی و دەسەڵاتی سزادان و سڕکردن و تەنانەت تاوەکو لێسەرنەوەی پلە و دواتریش لێسەرنەوەی مافی ئەندامێتی حیزبی هەیە لە هەر کەسێک کە سەرپێچی خودی پەیڕەوی حیزبەکە بکات جا لە هەر ئاست و پێگەیەکدا بێت. زۆرجار گوێمان لێ بۆ کە دەوترێت حیزبەکانی کوردستان تەنها بۆ ڕووکەش و لە چوارچێوەی چەمپەڕەیەکدا پەیڕەویان بۆ خۆیان نووسیوە و لە نێو کتێبخانە و ڕەفەکانی بارەگاکاندا تۆزی لەسەر نیشتووە و کەس کاری پێناکات. ڕەنگە ئەم قسەیە تەواو ڕاست بێت چونکە بە درێژایی مێژووی حیزبی کوردی لەگەڵ سەرهەڵدانی هەر کێشە و گرفتێک هیچ کات نەبینراوە کێشەکان لە ڕێگەی پەیڕەوەوە یەکلایی بکرێنەوە. هەمیشە لۆژیکی هێزاڵ بووە بەسەر چارەسەری دروستی کێشەکاندا لەبری ئەوەی پەیڕە و کارنامەی حیزبەکە بڕیار دەربێت لە چارەسەر. یەکێتی نیشتیمانی کوردستان کە 50 ڕۆژی تەواوە بە دۆخێکی تەواو هەستیار و ئاڵۆزدا تێدەپەڕێت و دووچاری کێشە و ململانەیەکی ناوخۆیی توند بۆتەوە لە بەرزترین ئاستی باڵای حیزبەکەدا تا ئێستا نەیتوانیوە لە سایی پەیڕەوی حیزبەکەیدا چارەسەرێکی گونجاو بۆ کێشەکانی بدۆزێتەوە و ڕێگە لە ئاڵۆزبوونی کێشەکان بگرێت. ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی کە باڵاترین ئەنجومەنی بڕیاردانە بەپێی پەیڕەوی حیزبەکە لە ماوەی ئەو 50 ڕۆژەدا نەیتوانیوە کۆبوونەوەیەک ئەنجام بدات و لە نزیکەوە ئەندامەکانی تاوتوێی ئەو دۆخە نوێیی حیزبەکەیان بکەن و بەپێی مادە و بڕگەکانی پەیڕەوەکەیان چارەسەرێک بۆ دۆخەکە بدۆزنەوە و دەرچەیەک دیاری بکەن بۆ ڕزگاربوون لەو تەلیسمەی کە ئێستا سەر دڵی هەموو ئەندامانی یەکێتی گرتووەتەوە. لە ئەنجامی بێدەسەڵات بوونی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی و سوودوەرنەگرتن لە پەیڕەوی ناوخۆ بۆ یەکلایکردنەوەی کێشەکان پەنابراوەتە بەر دادگا و هەردوو لایەنی کێشەکەش چەند سکاڵایەکی یاساییان لە دژی یەکتر تۆمار کردووە و بەوتەی خۆیان بابەتەکانیان جێهێشتووە بۆ دادگا و چاوەڕێی ئەنجامی دادگا دەکەن. لە کاتێکدا هەمووان دەزانن کە دادگا و دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان لە ژێر نیشانەی پرسیاری گەورەدایە و بەڕای زۆرینەی چاودێران حیزب و کەسە دەستڕۆیشتوەکانی نێو حیزب دەسەڵاتیان لە دادگاکان زیاترە و دادگاکان توانای لێپرسینەوە و یەکلایکردنەوەی دۆسیەکانی تایبەت بەوانیان نییە.
دادگا لە ئێستادا دەستەوەستان ماوەتەوە و لە چاوەڕوانی جم و جوڵەکانی هاوسەرۆکانی یەکێتیدا لە بەرامبەر یەک و پێ ناچێت هیچ نیەتێکی جددی هەبێت بۆ یەکلایکردنەوەی دۆسیەکانیان و جوڵاندنی دۆسیەکانیان لە دادگا. لەولاشەوە هەردوو هاوسەرۆک بەردەوام من لە جم و جوڵە سەربازی و میدیایی و سیاسیەکانی خۆیان دژبەیەک و لە دەرەوەی دەسەڵاتی دادگاکان و دادگاش نەوەک تۆمەتبار نەوەک سکاڵاکار مامەڵە لەگەڵ هیچ کام لە هاوسەرۆکان ناکات و چاوی داخستۆ لە ئاز گۆڕانکاریەکان کە هەندێک کات هێندە تون دەبنەوە ئارامی شارێک دەکەوێتە ژێر هەڕەشەوە. جیاواز لەوەی پەیڕەوی ناوخۆی حیزب و سەرکردایەتی یەکێتی نەیتوانیوە ڕۆڵی یەکلاکەرەوە و چارەسەری هەبێت لە چارەسەری کێشەکانی نێوان هاوسەرۆکاندا. بە ئامان شێوە دادگاکانیش تا ئێستا بێدەسەڵات و بێڕۆڵ ماونەتەوە لەو هەموو ڕووداوەی لە ماوەی 50 ڕۆژی ڕابردوودا ڕوویانداوە. هەر بۆیە پەنابراوەتە بەر بەکارهێنانی هێز و هەڕەشە و توندکردنەوەی دۆخەکە لە بەرامبەر یەک و کۆکردنەوەی هێزی چەکدار و کەسانی چەک بەدەست لە بەرامبەر یەکتر و دروستکردنی دۆخی نائاسایی لە نێو شاردا و نانەوەی پشێوی و دڵە ڕاوکێ لە نێو هاوڵاتیاندا. چاودێران پیان وایە ئەگەر هەر لە سەرەتای کێشەکانەوە پەیڕەوی ناوخۆ و ئەنجومەنی سەرکردایەتی ڕۆڵ و ئەرکی خۆیان بەجێ بهێنایە و کاریان پێ بکرایە دۆخەکە نەدەگەیشتە ئێستا و نەکێشەکانی ژێندە قوڵ دەبوونەوە نەهێندە دۆخی نائاسایی باڵی دەکێشا بەسەر ناوچەکەدا و ئەندام و لایەنگرانی یەکێتی لە دۆخێکی نائاساییدا ڕۆژەکانیان بەڕێ بکەن. ئێستا هەمووان چاویان لەسەر ڕۆژەکانی داهاتووە کە ئایا ئەو گرێی کە پەیڕەوی حیزب و ئەنجومەنی سەرکردایەتی و دادگاکان پێیان نەکرایەوە داخۆ هێزی سەربازی و ڕوبەڕووبوونەوەی یەکتر بەکار دێت بۆ کردنەوەی یان ڕێگەیەکی تر دەدۆزرێتەوە بۆ چارەسەری کێشەکان.